لە ساڵی 2013ەوە 106 ملیار دینار بۆ وەزارەتی شەهیدان و پێشمەرگە و کەمەندامان و پەروەردە و ئەنجومەنی خانمان و دەستەی ژینگە و دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ و بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەرانی هەرێم تەرخان کراوە، بەڵام ئەو بڕەپارەیە لە نێوان وەزارەتی دارایی و ئەو شوێنانەدا بێسەر و شوێن دەبێت. پارەیە پارەیەک نییە هات بێ و دزرابێ، پارەیە کە بڕدراوە لە موچە ئیمجا دزراوە. بە پێی بەڵگەنامەکان 106 ملیار دینار لە موچەی سەرۆکایەتیەکان و ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایشی هەرێم بڕدراوە لە ساڵی 2013 کە پارەیەکی خەیاڵی لە وڵاتە هەبوو بۆ ئەوەی سەرف کرێ بۆ کەمەندامان، بۆ خانەوادەی شەهیدان و بۆ پێشمەرگە و بۆ دەستەی مافی مرۆڤ، ئەنجومەنی خانمان، دەستەی ژینگە. بەڵام بەداخەوە هیچ یەکێک لەمانە ئەو پارانەیان نەبینیوە و تەواوی پارەکان حکوومەتی هەرێم بڕیوێتی وەزارەتی دارایی کابینەی پێشوو دەڵێ من پارەکانم داوە، وەزارەتەکان دەڵێن وەرمان نەگرتووە. واتە 106 ملیار دینار لێرە چارەنووسی دیار نییە. ئەو ماوەی 4 ساڵە من ئەم دۆسیانم ئاراستەی داواکاری گشتی و لێکۆڵینەوە کردو، بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ کەس لێپرسینەوەی لەسەر نەکراوە. بەپێی یاسای ژمارەیەکی بودجەی ساڵی 2013 پەرلەمان بڕیاردرا بڕی 106 ملیار دینار لە بودجەی بەکاربردنی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایشی هەرێم و لە یەدەکی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم کەم بکرێتەوە و دابەش بکرێت بەسەر چەند وەزارەت و دەستەیەک. بڕی 40 ملیار دینار بۆ وەزارەتی پێشمەرگە بە مەبەستی پێدانی بەخشینێک بۆ و پێشمەرگانەی کە موچەکانیان لە 600,000 دینار کەمترە. بڕی 50 ملیار دینار بۆ بەڕێوەبەرایەتی گشتی کۆچ و کۆچبەرانی هەرێم و دیارنەمانی 20 ملیار دینار لەو بڕەپارەیە. بڕی 20 ملیار دینار بۆ پاڵپشتی موچەی کەسوکاری شەیدان و ئەنفەلکراوان. بڕی 15 ملیار دینار بۆ وەزارەتی پەروەردە و تایبەت بە نۆژەنکردنەوەی قوتابخانەکان. بڕی 5 ملیار دینار بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و تایبەت بە کەمەندامان. بڕی 3 ملیار دینار بۆ دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ. بڕی 5 ملیار دینار بۆ دەستەی پاراستن و چاکردنی ژینگە و دیارنەمانی 2 ملیار دینار لەو بڕەپارەیە. بڕی 1 ملیار دینار بۆ ئەنجومەنی باڵای کاروباری خانمان. بە بڕای ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان، ئەگەرچی دۆخی دارایی ئێستەی هەرێم زۆر خراپە بە بەراورد بە ساڵەکانی پێش قەیرانی دارایی، بەڵام دیارنەمانی داهات و بردننی پارەی وڵات لە ئێستادا زیاترە لە ساڵەکانی ڕابردوو. لە ئێستایا پارە لە جاران زیاترە. ئەو ڕێژەیە کە کۆمەڵە بەرپرسی باڵا بە دیاریکراوی لە ناوەرد و حیزبی یەکێتی و پارتی دەیدزن، ڕێژەی دزینەکەیان لە جاران زیاترە، چونکە جاران بەشێکی زۆر پارەداهاتە هەرێم لەگەڵ داهاتەکەی ناوخۆ لیان دەدزی، ئەوەی دەمایە بۆ خەڵکیان سەرف دەکرد. ئێستا ئەوەی دەمێنێتەوە ئەوەی کە هەیە هەمووی دەدزن، بەشی خەڵکیان نەهێشتۆتەوە بۆ ئەو دۆخە. من باوەڕمایام دۆخە بەم جۆرە ئەگەر خەڵک قبولی نەکا ئیدامەی نابێ، ئەگەر خەڵک قبولی کە ئەوە تا ئیدامەی هەیە و بەردەوامە. ئەگەرچی 3 ساڵ لەمەوبەر سەرۆکی داواکاری گشتی هەرێم لەسەر ئەو دۆسیەیە هاتە جەنگ، بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە و لە ئێستاشدا ئەو وەزارەتانەی ئەو بڕەپارەیان بۆ تەرخان کراوە لە خراپترین دۆخی داراییدان کە بە بڕۆی پەرلەمانتاران ڕەنگە و پارەیە بدۆزرێتەوە. کاراسانیەک بێت بۆ حکوومەتی هەرێم بۆ پێدانی هیچ نەبێت چارەکە موچەی 60 ڕۆژی پێشمەرگە و کەسوکاری شەیدان و کەمەندامان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.